لە دوای ئەوەی بە مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش بە یەک ماتۆر لە شارە زوورەوە دەچنە شاری سلێمانی لە کاتی گەڕانەوەیاندا 3 مێر منداڵ لەسەر ڕێگای سلێمانی عەربەت تووشی ڕووداوێکی هاتوچۆ دەبن و دوانیان دەست بەجێگیان لەدەست دەدات. بەهۆی سەختی برینەکەیەوە منداڵی سێیەمیش هەمان چارەنووسی دوو هاوڕێکەی تری ڕوبەڕوو دەبێتەوە. تەرمی سێ منداڵەکە سپەردەی خاک کرا و بڕیارە ڕۆژی سێشەممە 1 پرسە بۆ هەر سێ منداڵەکە دابدرێت. شەهرامی تەمەن 12 ساڵ کە تاقانەی 4 خوشکە و نێچیر فاتیحی تەمەن 14 ساڵ کە کوڕە گەورەی ماڵە لە گۆڕستانی گوڵانی پارێزگای هەڵەبجە ئەسپەردەی خاک کران و مێر منداڵەکەی تریشیان کە ناوی نێچیرە لە ناحەی زەڕایان نێژرا. دوان لە قوربانیەکان باوکیان پێشتر کۆچی دوایی کردووە و یەکێک لە پیشەوەرانی سنوورەکەش دەڵێت یەکێک لە منداڵەکان پێش چەند ڕۆژێک وتوێتی وەستا زۆر بیری باوکت دەکەم، بەڵام ئەوە تا خوددا دیداری ئەوانی بەم ڕووداوە پێشخست. کاتێک گەڕاوەتەوە بۆ ماڵەوە وتی باوکە تووشی حادیسێکی لەو شێوەیە بووم تەنانەت ناچزانم داومە لە چ شتێک کە وای وت منیشتم و هەستا با بچیم بزانم داوتە لە چ شتێک بزانم زەرەرت داوایان نەداوە بە سیارەکەی خۆی زەرەریا بوو تو بەمە هەر شتێک بێ زەرەرت داوە بزانیت چییە زەرەرەکە. کاتێک چمە سەرەوەی حادیسەکەم بینی من ئەو کاتوان زانین 2 کەس ئەمری خوای کرد و دانێک برینارە بەڵام سیان بوو دوایی تێگەشتین هەر لێیا پۆلیس و شتەم و حازر بووتمەوە کوڕەکەی منەوە حادیسەی لە دەست ڕویا و سەرم حادیسەش بەی خۆم ێزانم خۆم خاوەن تەعزیەکە حساب بکە لەبەرەوەی زۆر پێی ناڕەحەتم بەم شێوەیە ئەم شتە ڕویاوە قەزا و قەدەری ئیلاهیە و هیچ شتێک لە دەسەڵاتی ئێمان نییە. شۆفێری ئۆتۆمبیلەکە تەمەنی 20 ساڵە و دوای 1 مانگ لە کڕینی ئۆتۆمبیل تووشی ئەم ڕووداوە نەخوازراوە دەبێت. دوای ڕووداوەکە شۆفێرەکە 3 منداڵەکە بەجێ دەهێڵێت و لە پاشان خۆی ڕادستی هێزەکانی پۆلیس دەکات. خانەوادەی شۆفێرەکە هاوشێوەی بنەماڵی 3 قوربانیەکە پرسە دەگێڕن چونکە وەک باوکی شۆفێرەکە ئاماژەی بۆ دەکات ڕووداوەکە بۆ هەموو لە یەکتراژیدی و خەمناک. ئەم حادیسەیە من ساعات دەوری 12 ئاگداریان کردمەوە کە ئەم حادیسەیەک بۆ بە لە ڕێگەی تەلەفۆنێکەوە هات بۆم وتیان حادیسە لە ڕێگەی عەربەتا بووە یەکێ لەوان لە قوربانیەکان برای توێ مشتم چۆن بزانم ئەگەر توانین فایبەرەکە بکەرەوە با بۆ بنێن ڕسمەکان بنام سەرنگ برای منە یەکێڵم هەتا من ڕۆژمە سەر حادیسەکە شتەکە کۆتایات بوو ینی شتێک ئاسارێکی عینەکە من نەڕۆژمە سەر ڕووداوەکە ڕۆژمە خەسخانەی عەربەت لەوێ وتیان گواستراون تۆ بۆ تو عەدلی ئەم ڕووداوەش تقریبەن 40 دقیقە بووە. بەهۆی پابەت نەبوونی شۆفێران بە ڕێنماییەکانی هاتوچۆ و نەبوونی هیچ گڵۆپ یاخود نیشانەیەکی ئاگادارکردنەوە بۆ زۆرێک لە ماتۆڕسکیلەکان بە شەوان ڕووداوی هاتوچۆی هاوشێوەی بەردەوام ئەگەرێکی کراوە و نەخوازراوە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زوور.